ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویست لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەمە و سرەتەر سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ خوێنەوە. لە سێدارەدانی سێ بەندکراوی کورد لە ورمێ دەست بە سەرکردنی 5 هاوڵاتی لە دێهلۆران بۆکان و شنۆ، گواستنەوەی وەریشە مرادی و پەخشان عەزیزی بۆ زیندانی قەرچەک، ئازادی سیروز مەولودی لە زیندانی شیراز، نیگەرانیەکان سەبارەت بە گەری لە سێدارەدانی ئەحمەد ڕەزا جەلالی، خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخوازی هامبۆرگ دژ بە کۆماری ئیسلامی و گیان لە دەستدانی 25 فەڵەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. لە سێدارەدانی سێ بەندکراوی کورد لە ورمێ بەیانی چوارشەمە چواری پوشپەر حکمی ئەعدامی سێ بەندکراوی کورد بە ناوەکانی ئیدریس ئاڵی، ئازاد شوجاعی و ڕەسوول ئەحمەد ڕەسوول بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی ورمێ جێبەجێ کرا. ئیدریس ئاڵی، ئازاد شوجاعی و ڕەسوول ئەحمەد ڕەسوول لە کۆتاییەکانی ساڵی 1402 هەتاویدا پەروەندە سازیان بۆ کرا و دواتریش لە دۆسیەیەکی ناڕووندا بە تۆمەتەکانی هاوردەکردنی کەلوپەلی تیرۆر و سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئیعدام مەحکوم کران. ئەو سێ هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیاندا بە سەختیە شکەنجە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کرابوون. جێبەجێکردنی سزای سێداریە و سێ بەندکراوە بە تۆمەتی بێبنەمای هاوکاری لەگەڵ ئیسرائیل لە حاڵێکدایەکە پێشتر وەزیری ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ڕایگەیاندەبوو کە لە هیچ یەک پەروەندەکانی تیرۆری بەرپرسانی ڕژێمیشدا نەیانتوانیوە تاوانبارانی سەرەکی دەستگیر بکەن. دەست بە سەرکردنی 5 هاوڵاتی لە دێهلۆران بۆکان و شنۆ لە ڕۆژانی ڕابردوودا کیانوش چراغی و هاوسەرەکەی بە ناوی ئەکرەم سەبزی لە شارستانی دێهلۆران، بێهروز یەزدان پەنا و ئەنوەری بایەزیدی لە شاری بۆکان و عومەر مەحەممەدی لە شاری شنۆ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێ راپۆرتەکانیش ڕۆژی سێی پوشپەر ببورن کیانوش چراغی و ئەکرەم سەبزی لە هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەرماڵەکەیان دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. مانگی گوڵانی ئەم ساڵیش حکمی زیندانی و چالاکە سیاسی لە تەعزیریەوە بۆ تالیقی گۆڕاوە و هاوڕێ لەگەڵ هاوژینەکەی بەناوی ئەکرەم سەبزی کە بە جەریمەی ماڵی سزادرابوو لە زیندان ئازاد کران. لەلایەکی دیکەشەوە ڕۆژی 29 جۆزەردان بێهروز یەزدان پەنا و ئەنوەر بایەزیدی لەلایەن هێزە ئەمنیەکانی بۆکانەوە ڕەفێنراون و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستدا نییە. هەروەها ڕۆژی چوارشەمە 28 جۆزەردان عومەر مەحەممەدی شاعیر و نووسەری خەڵکی شاری شنۆ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراوە و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. گواستنەوەی وەریشە مرادی و پەخشان عەزیزی بۆ زیندانی قەرچەک پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین، بەندکراوانی سیاسی ژن لەوانە پەخشان عەزیزی و وەریشە مرادی بۆ زیندانی قەرچکی وەرامین ڕاگوێزراون. ڕۆژی ڕابردوو سزای سێدارەی پەخشان عەزیزی لە دیوانی باڵای وڵات پشتڕاست کرایەوە و چالاکانی مافی مرۆڤ سەبارەت باگەری جێبەجێکردنی حکمیە و بەندکراوە سیاسیە هۆشداریان بە بەرپرسانی قەزایی ڕژیم داوە. پاش هێرشەکەی ئیسرائیل بۆ سەر زیندانی ئەڤین کەشوو هەوای ئەمنیەتی بەسەر بەندکراوانی ئەو زیندانەدا زاڵ کراوە و وێڕای لێدانی بەندکراوان بەشێکی زۆریان بۆ زیندانەکانی قەرچک و تارانی گەورە و فەشەفویە گوازراونەتەوە. ئازادی سیروز مەولودی لە زیندانی شیراز ڕۆژی چوارشەمە چواری پوشپەر سیروز مەولودی بەندکراوی سیاسی خەڵکی مەهاباد بە پێبەندی ئەلکترۆنی لە زیندانی عادلابادی شیراز ئازاد کرا. مانگی گوڵانی ساڵی 1400 هەتاوی سیروز مەولودی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی مەهابادەوە بە 6 ساڵ زیندان، 2 ساڵ دوورخرانەوە لە زێدی خۆی و 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات مەحکوم کرا. ڕۆژی چوارشەمەژە و بەندکراوە سیاسیە پاش تێپەڕاندنی 5 ساڵ لە ماوەی بەندکرانەکەی بە پێبەندی ئەلکترۆنی لە زیندانی عادلابادی شیراز ئازاد کرا. نیگەرانیەکان سەبارەت بە گەری لە سێدارەدانی ئەحمەد ڕەزا جەلالی
ڕۆژی سێشەمە سێی پوشپەر ئەحمەد ڕەزا جەلالی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانیەڤین بۆ تیپی دوی زیندانی تارانی گەورە گوازرایەوە و ئەگەری جێبەجێکردنی سزای سێدارەی لە ئارادایە. ئەحمەد ڕەزا جەلالی پزیشکی دانیشتووی وڵاتی سوید پاشگەڕانەوە بۆ ئێران لەلایەن وەزارەتی اطلاعاتەوە دەست بەسەر و بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل بە ئیعدام مەحکوم کرا. پاش هێرشەکە ئیسرائیلیش بۆ سەر زیندانیەڤین ئەو بەندکراوە سیاسیە هاوڕێ لەگەڵ بەندکراوانی سیاسی دیکەی بەندینخانەی ئەڤین بۆ زیندانی تارانی گەورە ڕاگوێزراوە و ئەگەری هەیە سزاکەی جێبەجێ بکرێت. دەست بە سەرکردنی دوو چالاکی سیاسی و مەدەنی لەلایەن وەزارەتی ئیتلاعات لە ڕۆژانی ڕابردوو دوو چالاکی سیاسی و مەدەنی بە ناوەکانی حسێن ڕەونەقی و محەممەد ڕەزا ئیحسانی فەرد لە شارەکانی تاران و نەجەڤاوە لەلایەن هێزەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکانیش پێش دەست بەسەرکردنی حسێن ڕەونەقی باوکو و براکەی لەلایەن وەزارەتی اطلاعاتەوە ڕەفێنرابوون و ڕۆژی ڕابردووش ئەو چالاکە سیاسیە لە هێرشی مامورانی ڕژێم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر کراوە. لەلایەکی دیکەوە ماوەی چەند ڕۆژە محەممەد ڕەزا ئیحسانی فەرد هونەرمەندی بواری ڕەپ و چالاکی مەدەنی خەڵکی نەجەڤاوە ئیسفەهان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕەفێنراوە و هیچ زانیاریەکیش لەسەر چارەنووسی لەبەردەستدا نییە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخوازی هامبۆرگ دژ بە کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەمە سێی پوشپار کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی هامبۆرگ هاوکات لەگەڵ کارزاری سێشەمانی نا بۆ سێدارە ڕژانە سەرشەقام و بە دژی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵاتیەکانیش بڵاوکراونەتەوە بەشداربوونی ئەو چالاکیە بە دەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی سیاسی دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران نیشان داوە. ناڕازیان هەروەها هاوکاتیش لەگەڵ کارزاری سێشەمانەی نابۆ ئەعدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. هۆشداری سەرۆکی بەشی کاروباری ئێران لە یەکێتی ئەوروپا لەسەر پێشێلکردنی مافی مرۆڤ هانا نۆیمەن سەرۆکی بەشی کاروباری ئێران لە یەکێتی ئەوروپا لە پەیامێکدا سەبارەت بە چڕبوونەوەی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی بە دوای ئاگربەز لەگەڵ ئیسرائیل هۆشداریدا. هانا نۆیمەن لە پەیامەکەیدا ڕایگەیاندووە هەرچەند ئاگربەز لە ئێران بەرقەرار بووە بەڵام ڕەنگە کۆماری ئیسلامی لەو دەرفەتە بۆ سەرکوت ئەشکەنجە و ئیعدامی نایەرەکانی کەڵک وەربگرێت. ناوبراو جەختی کردوێتەوە کە یەکێتی ئەوروپا ئەبێ چاودێری دۆخەکە بکات و دەستی بە زانیاری ورد لەسەر پێشێلکاریەکانی ڕژیم لە بواری مافی مرۆڤدا بگات و چالاکانی مافی مرۆڤ تەنیاتر لە هەمیشەن و ئەبێ پاڵپشتی بکرێن. ئامادەی پزیشکیان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕژیم لەگەڵ ئەمریکا. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ڕژیم لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ پاشای عەرەبستان ڕایگەیان ئێران ئامادەیە کە بە پێی یاسا نێودەوڵەتیەکان و لە بەرچاوگرتنی مافەکانی خەڵکی ئێران کێشەکانی لەگەڵ ئەمریکا بە هاوکاری و بە پشتیوانی وڵاتانی دراوسێ چارەسەر بکات. پزیشکیان لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا ڕایگەیان لەسەر و باوەڕەن کە ئەمریکا و ئیسرائیل دەیانەوێت ناکۆکی لە نێوان وڵاتانی ئیسلامی ساز بکەن و کۆماری ئیسلامی نایەوێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ئیسلامی تێک بچێت. بن سەلمان پاشای عەرەبستانیش لە وەڵامدا وتی هەر لە سەرەتای هێرشەکانی ئیسرائیلەوە کردەوەکانی ڕژیمی زایۆنیان مەحکوم کردووە بۆ زیادکردنی گوشارەکان بۆ سەرەوە ڕژیمە هاوڕێ لەگەڵ وڵاتانی کەندا و هەموو هەوڵێکیان داوە. شایانی باسیشە کە بە دوای ئاگربەستی لەرزۆکی نێوان ئێران و ئیسرائیل بەرپرسانی کۆماری ئیسلامی کە تا لێواری ڕووخان ڕۆیشتبوون هەوڵە دەن خۆیان لەو بارودۆخە ڕزگار بکەن. گیان لە دەستدانی 25 فەڵەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی سێشەمە سێی جۆزەردان ئەرتەشی ئیسرائیل بۆ جارێکی دیکە هێرشی کردە سەر ئاوەرە فەڵەستیەکانی غەزە و بۆ هۆیەوە 25 کەس گیانیان لەدەستدا. ڕۆژی ڕابردوو وەزیری بەرگری ئیسرائیل بە دوای ئاگربەز لەگەڵ ئێران ڕایگەیاند سزادانی کۆماری ئیسلامی هێشتا تەواو نەبووە و ئێستا هەموو هەوڵەکانیان بۆ لەناوبردنی گروپی حەماس بەکاردێنن.
بە دوای وتەکانی وەزیری بەرگری ئیسرائیلیش ئەرتەشیا و وڵاتە هێرشی وەحشیانەی کردە سەر ئاوارەکانی فەڵەستین کە لە ڕیزی وەرگرتنی یارمەتی مرۆیی دابوون و لە ئاکامی و هێرشەشدا 25 فەڵەستینی گیانیان لەدەستدا و زیاتر لە 140 کەس بریندار بوون. ڕۆژی ڕابردوو فلیپ لازارینی سەرۆکی ڕێکخراوی ئانڕۆئا بە میدیاکانی وت دۆخی دانیشتوانی غەزە کارە ساتبارە و خوازیاری چوونە سەرەوەی گوشارەکانی کۆمەڵگای جیهانی بۆ سەر ئیسرائیل بۆ ڕاگررتنی هێرشەکانی بوو. دەست بە سەرکردنی 11 شارومەندی ئێرانی لە ئەمریکا دوایین هەواڵ. ڕۆژی سێشەمە سەی پوشپەر وەزارەتی ئەمنیەتی نێوخۆی ئەمریکا ڕایگەاند مەئمورانی گۆمرگ و ئیدارەی کۆچبەرانی وڵاتە 11 شارومەندی ئێرانیان کە بە نایاسایی چوونەتە وڵاتە دەست بەسەر کردووە. بەپێی راپۆرتیە وەزارەتخانە کە چاودێری کاروباری گۆمرگ و ئیدارەی کۆچبەران دەکات، مەمورانی پۆلیس شارومەندێکی ئەمریکاییشان لەگەڵ یان لە پەیوەندی لەگەڵ یەکێک لە بەندکراوان دەست بەسەر کردووە. ئەو شارومەندە ئەمریکیە یەکێک لە کۆچبەرانی بەبێ ئاگاداری دەوڵەتی ئەمریکا لە ماڵەکەی خۆیدا حەشاردا بوو. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.